بەڵێ ئازیزان دەستەکەین با گفتوگۆکردنی تەوەری ئەمڕۆمان ئەویش باز لە زمانی کوردی و وەرگێڕان دەکەین بە شێوەیەکی گشتی و بە تایبەت لە میدیای کوردیدا ڕەنگە هەمووان شایەتی ئەوە بدەن کە ئێستا زۆرجار ئەو دەستەواژانەی کە بەکاردەهێنرێ لە میدیاکاندا لە میدیایەکە بۆ میدیایەکی تر گۆڕانکاری بەسەردادێ. هەندێک لە میدیاکان چەند دەستەواژەیەک بەکار دەهێنن کە ڕەنگە هیچ مانایەکی نەبێت یاخود دەستەواژەی سیر و سەمەرە بەکاردێنن ئەم دەستەواژانە هیچ مانایەکی نییە بەڵکو خۆیان مانایەکیان خستۆتە باڵەو دەستەواژەیە و بەکاری دەهێنن واتە لە میدیایەکە بۆ میدیایەکی تر گۆڕانکاری بەسەردادێت. لە کاتی گەشتنی هەواڵێک بە میدیایەک یاخود لە کاتی ڕوودانی ڕووداوێکە کاتێک کە ئاماژەی پێدەکرێت لە میدیاکە بۆ میدیایەکی تر بە شێوازێک ئاماژەی پێدەکرێت ئەگەر بە نمونەیەکی سادە باسیکەین زۆرجار دەنووسرێت هەنووکە یان دەنووسێت ئێستا یان بە پەلەوە کۆمەڵێکی تر کە میدیاکان بەکاری دەهێنن. واتە کۆکنی لەسەر دەستەواژێک لە بەکارهێنانیدا پرسیارەکە لێرەدا ئەوەیە بۆچی ئێمە تا ئێستا فەرهەنگێکی میدیاییمان نییە کە تەواوی میدیاکان بە شێوەیەکی گشتی کار لەسەر ئەو فەرهەنگە بکەن کار لەسەر ئەو دەستەواژانە بکەنەوە بەکاری بهێنن. ئەمە لەسەر زمانی کوردی ئەگەر باس لە وەرگێڕانەکەشی بکەین ئەو وەرگێڕانەی کە لە ناو میدیاکاندا کار دەکەن یا کاری وەرگێڕان دەکەن ئایا هەر کەسێک کە زمانی دووەم بزانێت یاخودەوە تا زمانێکی تر بزانێت ئەوە دەتوانێت ببێتە وەرگێڕ لە دەستگایەکی ڕاگەیاندندا یاخود لە میدیایەکدا یاخودەوە تا کۆمەڵێک پێوەەر بنەما تایبەتمەندی هەیە کە دەبێت لەو کەسەدا هەبێت ئەو کات بێتە وەرگێڕ. گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین بە میوانداری کاک جەواد حەیدەری کە بەڕێزیان وەرگێڕ و ڕۆژنامەنووسن. کاک جەواد بەیانیت باش و بەخێراتی. بەیانی جەناب باش و هەروەها بەیانی بینەرانی تلڤیزیۆنی گەلی کوردستان باش. زۆر سپاس بەخێراتی سەرچاو. کاک جەواد ئەگەر سەرەتا لە زمان و دەست پێ بکەین ڕەنگە هەمومان ئەوە زانین یاخود بەکاری هێنی کە دەڵێن زمان یا زمانی کورد یا زمانی بیانی بەڵام ڕەنگە وردەکارێکی نەزانی کە زمان چییە چی ئەگرێتەوە. سپاس بۆ پرسیارەکەت. زمان شناسە پێناسەیە کۆڵەکەی سەرەکی هەر نەتەوەیەک زمانە. زمان خوێنە ئاوێنەیە ڕۆحە شادەمارە ئەو کە باسیواکەم کاتێک شکسپێر شانۆنووسی بەناوبانگی بریتانی ئەڵێ زمان خوێنە ئەگەر مێشک و دەمار و دڵ خوێنی تیانە بێ دەوەستێت. کاتێک نیچە عەفوو هیگەڵ دەڵێ زمان ڕۆحی نەتەوەیە ڕۆحی نەتەوەیە. ئەلادینی سەجادی ڕۆحی شاد بێ ئەڵێ شادەماری هەر نەتەوەیەک زمانەکەیەتی. نیچاڵێ زمان بەرگریکردن لە ڕۆحی نیشتمە. جێگایکی ترا دەڵێ عەفوو زمان ئاوێنەی نەتەوەیە. جا لەبەر ئەوە وەک کاتێک ئێمە زمان وەکو ئاوێنە وەکو ڕۆح وەکو خوێن وەکو شادەمار یا وەکو شناز وەکو پێناز لە بەرچاوەگرین هەر نەتەوەیەک بە زمانەکەیەوە دەمێنێتەوە. ڕەنگە هەندێک نەتەوە کیانیان نەبێت بەڵام ڕازیمانەوەیان لە زمانەکەیاندا بوو. ئێمە بە درێژایی مێژووی کورد ئەوەی کە هێشتوینێتەوە زمانەکەمانە. زمان کەرەستەیەکە دەمەوێت لە کورتێکدا زمان کەرەستەیەکە بۆ ئامێرێکە کەرەستەیەکە بۆ گەیاندنی پەیام بۆ بەرامبەرەکەت. چونکی ئەرکی زمان گەیاندنە گەیاندنی پەیامەکەیە ئەوەی کە ئینسان لەگەڵ گیاندارەکانی کە جیاکاتەوە هەر ئەو زمانەیە زمانی قسەکردن زمانی دیالۆگن. ئەگەر باز لە بارودۆخی زمانی کوردی بکەین لە میدیای ئێستای کوردیا بارودۆخی زمانی کوردی چۆنە بینیت؟ وەڵاهی ئەو پرسیارە ئەڵە و هەویرە ئەو زۆرەبات بەڕاستی لە ئێستادا زمانی کوردی لە میدیای کوردیدا لە قەیراندایە وەکو هەموو شتەکانی ترمان بەداخەوە پاشاگردانێک هەیە لە زمانی کوردیدا. ئەمەش دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ناوەندێک نییە خەمی لێ بخوات. ئێستا زمانی کوردی ئەوەی کە نەیارەکان نیان کرد خۆمان ئێستا لە میدیای کوردی بە زمانی کوردی دەکەین. چونکە بەداخەوە دام و دەستگا پەیوەندیدارەکان لە خەمی زمانی کوردیدان ئێستا زمان ئەرکیکەیە کاکجەواد لە پێش هەموویاندا سیستمی پەروەردە وەزارەتی پەروەردە. چونکە من ئەوەندەی ئاگادارم
لە مەکتەبەکان زۆر گرنگی ئێستا بە زمانی کوردی نادرێ ئەوەندەی گرنگی بە زمانەکانی ترە درێت من لەگەڵەوە نیم ئینسان فێری زمانەکانی تر نەبێت بەڵام ئەبێ گرنگی بە زمانی دایک بدرێ وەختی نۆمە چەمسکی ئەڵێ ئەوانەی کە زمانی دایک باش فێر نەبن زمانەکانی تریش باش فێر نابن ئێستا وای لێ هاتووە زمانی کوردی یا زمانی دایک بووە بە زمانی دووهەم و سێهەم ئێستا زیاتر گرنگی بە زمانی ئینگلیزی بە تورکیا بە عەربیە درێت من لەگەڵ ئەوان کێشەم نییە گرنگی پێ نەدرێت گرنگی پێ بدرێت بەڵام گرنگی سەرەتایی بە سەرچێکە بە زمانی کوردی بدرێت چونکە زمانی کوردی زمانی دایکە تۆ وەختی زمانەکەی دایکت باش فێر نەبی زمانەکانی تریش فێر نابی چونکە مناڵی کورد خەونی حەزی ئاواتی ئارەزووی هەموو شتێکی کوردیە دەکرێت ئەمانە تۆ بە زمانێکی دووەم و سێهەم دەری بڕیا بە زمانی ئینگلیزی لەبەرەوە ئێستا بەداخەوە لە سیستمی پەروەردە لە خوێندنی باڵا لە وەزارەتی خوێندنی باڵاش ڕۆڵی بەڵێ لە وەزارەتی ڕۆشنبیری ئەرکێل وەزارەتی ڕۆشنبیریشە ئەویان لە چڕێک وەزارەتی ڕۆشنبیری ئەتوانێت ڕێگری لە زۆر شت بکات کە لە کاناڵەکان نەکرێت تۆ ڕۆژانە بەدەیان وشەی سەقەت دەڕوات ئێستا وای لێ هاتووە قەیناکە وشەکان چون ئاواز و میلیۆدە کوردیەکانیشیان هێناوە ئەم گۆرانی ڕەسەنەکانی کوردیان هێناوە لەسەر برنجی فلان و لەسەر چای فلانوانە تۆ لە کام وڵات بینیتە موسیقا ڕەسەنەکانی خۆت بێنی بیکەی بە گەبتار و بیکەی بە گاڵتەجاری و بیکەی بە تەنز و بیکە ینی شتێک ئەوە یەکێ لە ئەرکەکانە و پاراستنی ئەو ڕەسەنایەتی و شتە جوانەکانی خۆمانە لە پەروەردەدانی بڵێن پاشاگەردانێکی بەڵێ پاشاگەردانێکی زۆر عەجیب هەیە بەڵێ باشە ئەگەر باز لەم دەستەواژانەکەی کارۆکۆ بەڕێزت باسی کرد هۆکاری بەکارهێنانی ئەم دەستەواژانە لە میدیایەکە بۆ میدیایەکی تر هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە زای چۆنە هەتەنها ئەوەیە کە بۆی کە جیاواز بێت یان هۆکاری تری ڕەنگە هیچێکیان لەوانە بێ بڵە من با لە کەس نەچم بەڵام لە ئەساسا وەکو جەنابەت فەرموود ئێمە پێویستیمان بە ناوەندێکەیە کە ناوەندی میدیایی بێ وەکو وشە فەرهەنگێک فەرهەنگ بێ فەرهەنگستان ئێستا ئێرانیەکان هەیەە فەرهەنگستانیان هەیە ساڵانە بەدەیان و بە سەدان وشەی پارا و یا وشەی ڕەسەن دەخەنە دەرەوە ناوەی کە هەلێرە وەکو ئێرە هەرکەس هەستێ بۆ خۆی وشە داتاشێ من زۆرم پێسەیری کابرا زمان نازانێ وشە داهاتاشێ ئیشی ئەو نییە ینی بەڕاستی هەندێک کەسێ ئیشی خۆیان ناکەن داتاشینی وشە ئەوەڵەن کاری زمانزانە زمانە وانە کەسێکە لە سپۆڕە لە زمان دەنا هەرکەس هەستێ بۆ خۆی وشێ داتاشێ وەکەوەی کە ئێسێ لە ئەعلامی کوردیدا دەبینین نەهایە هاتە ئێسێ هەر بۆ نمونە لە کەلیمەی بەپەلە بزانە چەرها هەیە ئەگەر فەرهەنگستانێکمان هەبە ناوەندێکی وشەییمان هەبایە بۆ میدیای کوردی من حەزەکەم ناوەندی وشە بێ جوانترە وشە ڕەسەنە ئێمە کێشەیەکی ترمان هەیە زۆر برادەر هەن بە حکمەوەی کوردی نازانن دەڵێن زمانی کوردی فەقیرە نەخێ زمانی کوردی فەقیر نین دەوڵەمەندیشە بەڵام زمانی کوردی ئەوەندێ بەکاری ناهێنرێت زمانی کوردیەوەیە کە ئێمە تەعاملی ناوچەیی لەگەڵ وشاکەین من حەزەکەم ئەوە بە ڕاشکایی بڵێم وشەی کوردی وشەی کوردیە لە خانەقینەوە بۆ ورمێ کوردیە هەر وشەیەک هات بڵێ وڵا وشەی گەرمیانە ئەوە هەورامیەوە مکریانیەوە بادینیەوە کرمانجی نا وشەی کوردی هەمووی بەکار لە کۆتاییدا کوردیە کاکە بۆ بەکارینانی بۆ پێت عیبە وشە ڕەسەنەکەی خۆت بەکاربێنی ئەچی وشەیەکی بیانی بەکاردێنی وشێکی عەرەبی یا ئینگلیزی بەڵێ ئەگەر ئێمە نەمان بوو وشەیەکمان نەبوو دەتوانین تۆ لە زمانی عەرەبیە لە ئینگلیزیە لە فارسی لە هەرکەن وشەکەی وەرگری بەڵام کاتێ ئێمە هەمانە بۆ ئیسفادەی لێ نەکەین وەکەوەی نانی خۆت بەری لەسەر سفرەی خەڵک بیخۆی دروستە لەسەر ئەو بابەتی کە باست کرد ئێستا هەنووکە بەپەلە کۆمەڵێک تا دوایی کامیان گونجاوە بەکاربهێنرێت بۆ ئەو بابەتی یاخو بۆ ڕووداوێک کە لەو کاتەدا ڕۆدا دەگەڕێتەوە سەر سەلیقە بەڵام بەڕای من لە ڕووی زمانەوانیەوە بەڕای من نازانم بڵم چی ینی شتەکە زۆر بەسەریە کاکەوتووە بەڵام بەپەلەکە عیبی چییە یعنی لەو کاتەدا توانێت هەمووی ڕاست بێت بەڵام فەوریە لە عەرەبی شەر فەوری پێڵن فارسی شەر فەوری پێڵن عەرەبی عاجلی پێڵن عەفو ئەگەر باس لەو فەرهەنگە میدیایی بکەین کێ ئەرکی کێ ئەمەیان بە تایبەت دانانی زۆر قورسە بەداخەوە ئێمە ئەکادمیای زمانی کوردیمانەیە نازانم خەریکی چین حەزەکەمە پرسیارە ڕوبەڕووکەمە بەڕاستی خەریکی چین چیەکە ئایا هەر دانیشتن و بەیانی سندگایکی ژوەکەکەن و دانیشتن سعاد و بڕۆنەوە ئێمە هیچ یەکمان لێ نەبینەوە ئەگەر لە بیرە دوێ لە
یا بیسپێتر یا خوێنبێتەوە لە هەفتاکان کۆڕی زانیاری کورد چه خزمەتی کرد بە زمانی کوردی. ئێستێ کێشەی ئێمە چینی خوێندەوارەکەمانە لەگەڵ ڕێزمدا قسەیەکەم کێشەی ئێستەی زمانی کوردی زانکۆی کوردیە میدیای کوردیە. من دایکم خوێندەواری نییە بەڵام زمانێکی زۆر پاراویە زۆر لەگەڵ ڕێزمدا بۆ هەندێک مامۆستای زانکۆ ئەوانەی کە پێدێن و ینی پرۆفسۆر یاریدە دەر و فڵانە لەو کوردیەکان پەتیترە چونکە زمانی شار زمانی پەتی نییە زمانی گوند زمانی پەتیە. زمانی شار تێکەڵاو ئەبێ وشەیکە دەست و پێی وشە ئەشکێدرێ بەڵام بەداخەوە ئەمڕۆ کێشەی ئێمە لە زمانی کوردیدا هەم سیستمی پەروەردەیە هەم زانکۆیە. کاتە خۆمان وامان لە خۆمان کردووە کە زمانێکی بیانی یاخڵی زمانی دووەم لە بەرزترکەنەوە لە ئاسی زمانی کورد. ئەمە تۆزێک دەگەڕێتەوە بۆ خۆ بەکەم زانی لە خۆ ناموە بوون وەختی تۆ خۆت بەکەم زانین هەموو شتێکی وڵاتانی دەسەڵاتدار یا وڵاتانی داژیکەرت بەشت بە باش زانی و یخۆت بە خراپ زانی. من ڕۆژانە بەرجۆمەکەوێ هەندێک کەس دەڵە زمانی کوردی زمان نییە زمان نییە من بەدەیان جار بیستمە لەمە لە کەسانی خوێندەواریشم بیستووە ئەڵێ جاوە چێ زمانی گوندە زمانی کشت و کاڵە نەخێوانی حتا فەرات پیرباڵ لەو کتێبی شدا ئەو کتێبانەی کە ژیانیان گۆڕی باسیەوە کە ئەڵێ هەژار مکریانی کوێتی من نەتوانم فەلسەفە بە زمانی کوردی بنووسم باڵە کاتێ باسیەوەکە زمانی کوردی زمانێکی دەوڵەمەندە بەڵام بەکار نەهێنراوە کاری پێ نەکراوە گرنگی پێ نەدراوە ئەنا بەشی خۆی دەوڵەمەندە ڕەنگە لە هەندێک دەستەواژەی زانستی ئەمڕۆی ئێمە بەڵام خۆتوانین لە ئینگلیزەکەی بەکاربێنی وەکو هەموو زمانەکانی تر بەڵام دەبێ ڕۆژانە ئێمە بەکاری بێنین لە قوتابخانە لە ناوەندەکانی فێربوون لە ناوەندەکانی خوێندن لە زانکۆ لە پەیمانگاکان ئەبێ گرنگی پێ بدرێت دەبێ بگەڕێتەوە سەر ڕێچکەی خۆی دەبێت زمانی یەکەم بێت این کێشەکەمەوەی دەبێت زمانی کوردی زمانی یەکەم بکات بەداخەوە هەندێک جار ئەوەی کە گرنگی پێنادەن زمانەکە ئێستا زۆر دایک و باب دەڵێ وڵا کوڕەکەم نردووە بۆ پەیمانگای زمانی ینی زۆر بە شانازیەوە وەکو شاکارێکی کرد بڕەپارێکی زۆر بڕەپارێکی وەکو شاکارێکی زۆر سێری کرد بێ من لەگەڵەوە نیم کە نەینێرێت بینێرە بەڵام لە پاڵەویشدا با زمانی کوردیەکەش خوێنێت وانە بێت ئێستا زۆربەی و کەسانی کە زمانی دووەمەزان زمانی دایکیان نازان من ڕۆژانە بەرکەوتنم هەیە لەگەڵیان من لە شوێنە دانیشم بە کتێبخانەی سەچوا برادرم فقط بە ئینگلیزی قساکەن لە کاتێک هەمووشیان کوردن قەیناکە بۆ ئەوەی کە زمانەکە دەوڵەمەندتر بێ ڕابێن بەڵام لە پاڵەویدا زمانی دایکەکەش ئەولەویەتەوە زەرورە. کاکتەوە دواتر باسەوە دەکەین کە چۆن زمانی کوردی بەرەو پێش بچێ بە تایبەت لە میدیاکاندا بەڵام باباسێکیش لە وەرگێڕ و وەرگێڕان بکەین کەەوەش بابەتێکی گرنگە بە تایبەت لە میدیاکاندا. بەکێ دەوترێت وەرگێڕ هەر کەسێک زمانی دووەم بزانێتەوە دەتوانێت کاری وەرگێڕام بکات لە میدیادا یان ئەوەتە کۆمەڵێک تایبەتمەندی پێوەەر بنەما هەیە ئەبێت لەو کەسەدا هەبێت ئەو کات بتوانێت کاری وەرگێڕام بکات. ڕاستە دەوێت تەرجمە یا وەرگێڕان هونەرە کاری هەموو کەس نییە مەرجیش نییە کەسێ زمانی بزانێت حتمما وەرگێڕێکی باش بێت چونکە ئەو کەسی وەرگێڕە دەبێت زمانی یەکەم کە تەرجمەی لێ دەکات لەگەڵ بۆ زمانی دووەم کە وەری دەجێڕێتە سەر زمانەکە ئەبێ هەردووچی لەباری ڕێزمانیش و ڕێنووسیەوە بزانێت زاڵ بێ بەسەریاندا چونکە تەرجمە لە بنەڕەتدا تەرجمە ینی داڕشتنی دەقێک بە زمانی دووەم ئەمەیە پێناسەی تەرجمە ینی تۆ دێی بابەتێک لە فارسیەوە تەرجمەکەیت کە وەرگێڕاسە زمانی کوردی لە ئەساسا لە بنەڕەتها تۆ دەقێکت خۆڵقاندووە لە زمانی دووەمدا چونکە ئەوەشمان لەبیر نەچێ کاری وەرگێڕان زۆر قورسترە لە نووسین پێ نووسین ڕای خۆتە بەڵام وەرگێڕان تۆ ئەمانەتە ئەبێ ئەمانەتەکە وە خۆی بیگەێنیت
زمانێکی پاراوی نەغەدر لە نووسەرەکە لە دەقەکە بکەیت نەغەدر لە دەقەکە بکەیت نەبختان بە نووسەرەکە بکەیت چونکە تۆ ئەمانەتێکیانداوەتە دەست دەبێ بیگەێنی جا بۆیە وەرجێڕان هوەرە کاری هەموو کەسیش نییە مەرجیش نییە کەسێ زمان بزانێ حتمما دەبێ وەرجێڕێکی باش بێت چونکە لە وەرجێڕان جگە لەوەی کە تۆ دەبێت ڕێزمان بزانی ڕێنووس بزانی ئەبێ ئیدیۆم بزانی پەندی پێشینیان بزانی قسەی باو بزانی قسەی نەستەق بزانی تێکەڵاوی بە کللتوری زمانی دووەم لە فارسیەوە تەرجماکەم دەبێ ئاگاداری هەموو شتێکی زمانی فارسی بم ئاگاداری کللتوری فارسی بم ئاگاداری جغرافیای وڵاتێکی وەکو ئێران بم ئاگاداری کللتورە جیاوازەکانیان بم ئاگاداری نەتەوەکانیان بم بزانم ئەو نەتەوەی چۆن قساکە پەندی پێشینیانەکەی ئیدیۆمەکەی زمانەکەی تەلەفوزەکەی شێوەزارەکەی دەناوە نییە هەر کەس هاست دەستی بە قەڵەم گر بڵە کاکە من وەرجێڕم دوایەوە وەرجێڕان وەکو عەرزم کردی داڕشتنی دەقە بە زمانی دووەم سەر لە نێت تۆ دەقێ داڕێژیتەوە جارجاری وای دەبێت دەقە سالم بێت دەناوەکو مناڵێکی فلیزە بێ مناڵێکی کەمەندامە بێت من ڕۆژانە ئەبینم تەرجمەی سێر و سەقەتی وا ئەبینم کە سرم سۆڕ ئەمێنێ یعنی تۆ براکەم خوشکەکەم ئەگەر نازانی و کە زۆری لێ نەکەوت تەرجمە بکەیەوە نایزانی میکە چونکە تۆ هەم غەدر لە دەقەکەکەی هەم بوختان بە نووسەرەکەکەی هەم لە هەمووی کارە ساتر ئەوەیە تۆ دەقێک خوێنیتەوە بێنی تەرجمە بکەیتەوە دەقێت تەرجمە بکەیتەوە خوێنەرە دەیخوێنێتەوە تەرجمەکە خۆی سەقەتە وەرجێڕانەکە خۆی سەقەتە خوێنەرەکەش نازانێت فەقیری ئاگای لێ نێت چ زمانەکە ناز تۆ دەقێکی سەقەت دەرخواردی خوێنەرێکی فەقیرە دەی کە پێی خۆشە فێر بێ تۆ سبێنێ ئەم دەقە بە خراپی فێرە بێت بە خراپیش دیفاعیلەکە کەواتە کاکجەوە زۆر جار دەبینین لە بابەتەکانی یاخود لە وەرگێڕانی دەقەکانە تەرجمەی حرفی بۆکرێت ئەمە تا چەند مێشکی خوێنەر هیلاکەکات نە هەر مێشکی خوێنەر هیلاگەکە پەیامەکەش ناگەیەنێنێت چونکە وەرجێڕان ئێمە دووسێ شێوازی وەرجێڕانمان هەیە وەرجێڕان شێوازێکمان هەیە ئازادە سربەستە ینی تۆ ناوەڕەکە وەرەگریت ناوەڕۆکی بابەتەکە وەرەگری خۆ دایڕێژیەوە ئێوە کاتە نابێت غەدر لە نووسەرەکە لە بابەت ئەگەر پەیامەکە نەگەێنی بەڵێ ئەگە پەیامەکە نەگەێنی بەڵێ غەدر دەکرێت لە نووسەرەکە بەڵام ئەگەر تۆ شتەکەت وەرگرتووە بە تەواوی بەڵام دێنی دەی کوردێنی بە زمانی کوردی دایدەڕێژیەوە ئێستا تۆ شێرەکانی خەیام سیر کە هەژار مکریانی کردوێتی بە کوردی پیاو ناتوانێت بڵەوە من بۆ خۆم ڕاشکاوان ئاڵم کوردەکەی خۆشترێ لە فارسەکەی ینی وای کورداندووە بەڕای من کوردیەکەی خۆشترە من لە فارسەکەی فارسەکەشم خێنوت بەڵام ئەو لەزەتەی لە کوردیەکەیدا هەیە لە فارسەکەیدا نییە بۆ من جا لەبەر ئەوە داڕشتن دەبێ وا بێت دەبێت کە ڕۆژانە ئەم برادرانە کە تەرجمەی حرفی ئەەکەن وشە بە وشە وەختی ئێمە تەرجمەی ئازادمان کرد ناوەڕۆکمان گرت و بە زمانی کوردیەکی پەتی و پارا و دامان ڕشتەوە وەرجێریش لێمان وەرەگری خوێنەریش لێمان وەرەگری بەڵام ئەوە شێوازی دووەم هاتوون وشە بە وشە کە ئەمە مەفهومەکە ناگەێنێ پەیامەکە ناگەێنێ چونکە وەکو تەرجمەی گوگڵەکەوە لێری جاری وایە هیچی بەسەر هیچەوە نییە سەقەتترین وەرجێڕانی وشە بە وشەیە بەڵام ئەتوانی تۆ زیاتر لە تەرجمەی ئازاد یا سەربەست استفادە بکە یا بەکاری بێنی چونکە لەو کاتەدا تۆ مەفهومەکەت وەرگرتووە بەڵام دی بە کوردیەکی پەتی دایاڕێژی ئە لێرەدا هەم ئەمانەتی دەبێت ئەمانەت بپارێزی هەم واشی بکوردێنی کە جۆگر بینەر خوێنەر لێت وەرگێ باشە چونکە هەمانە عەفو لە تەرجمەی وشە بە وشە مەردی حسابیان هێناوە کردویانە بە پیاوی ژمێر یاری پێکەنین مەرجە ئەو کەسەی کە کاری وەرگێڕان دەکات بە ئەکادیمی ئەو بابەتی خوێند بێ یاخود تەنها ئەوەیە کە زمانەکە بزانێت شارەزایەکی ئەو خاڵانەی کە باست کرد لەو کەسەدا مەوجود بێت توانێت کاری وەرگێڕان بکە یاخود ئەوەتە لایەن ئەکادیمەکەی گرنگە بۆی کە بتوانێت بەم نەخاڵبەندی هەیە یاخود بەستنەوەی ڕستە بەڕستەیەکی ترەوە هەیە ئەمانەش پێویستە بیزانێت لەسەرەوەی ئەکادیمیەکەی ببێ باشترە ببێ باشترە گەرچی من تۆزە گومانم هەیە لە شەهادە چونکە ئەوانە
مەرج نییە کابرا ئەگەر بڕوانامەی بەرزی بوو حتممە وەرجێڕێکی باشیش بێ ئێمە لە کۆندا زۆربەی وەرجێڕە باشانێکی هەمان بۆ شەهادەشیان نەبوو بەڵێ دەگەڕێتەوە سەر زەوق و شەوقی ئەو کەسە دەگەڕێتەوە سەر هوەری ئەو کەسە دەگەڕێتەوە سەرەوەی کە ئەو وەرجێڕا تا چەند زمان دەزانێت تا چەند ئاگاداری ئیدیۆمە ئیدیۆم زۆر گرنگە بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە لە تەرجمەی کوردیدا لە باشووری کوردستان ئێمە ئیدیۆم کەمە بینین یا هەر نایبینین جاری وایە کابرا مانای وشەکە نازانێت یەک ڕستەی بۆ نووسیوە هەتا پەیامەکە بگەێنێ جا لەبەرەوە گرنگیدان بە ئیدیۆم و قسەی نستەق و پەندی پێشینیان بۆ وەرجێڕ یا قسەی با و قسەی ڕۆژانە جاری وایە قسەیەکی ڕۆژانە باوە تۆ دەتوانین لە تەرجمەدا بەکاری بێنی زۆریش وەکو کاتی خۆی دەیکوت بۆ حەلاوی باش باشە لە کۆتاییدا کاکجوات ئەمێ بپرسم کە پێشنیار چییە یاخود چی بکرێت بۆی کە زمانی کوردی و وەرگێڕان بە شێوەیەکی گشتی بە تایبەت لە میدیای کوردیدا بەرەو پێش بچێتەوە زمانی کوردی بپارێزرێت وەڵی پێشنیارێک لە بڵی کەس جۆمان لێ بگرێ و بە قسەمان بکەن ئێمە پێشنیاری پێشنیاری قسەی خۆمانەکەی گیتی وەری هەنگر وەریان نەگیر ماڵیاناوە یەکەم لە میدیای کوردیدا من پێم وایە هەموو تەلەڤیزیۆنەکان ڕادیۆ ڕۆژنامەکان سایتەکان پسپۆڕێکی زمانەوانی یا کوردیزانێک ناڵم پسپۆڕ کوردیزانێکیان هەبێ وەکو چاودێر وەکو پێداچوونەوە چونکە بە بەڕاستی هەندێ وشە هەیە دێتە ناو ڕۆژانە و شەی سەقە دێتە ناو زمانی کوردیەوە من خەمی خۆمان نییە تازە مناڵەکان بە فێری ئەم یەک ئەو پسپۆڕە هەبێت لە حتا نەهل بۆ زمان پسپۆڕی دەرونیش هەبێت زۆر هەواڵ هەیە ڕۆژانە لە میدیای کوردی دەڕوا لە باری دەرونیەوە خراپە ینی دەبێت شارەزایەکی دەرونی هەبێت کە ئایا ئەم هەواڵە بڕواە نەڕوات چونکە تۆ ناکرێت گاڵتە بە شعور و بە هەست و نستی خەڵکی کۆمەڵە خەبەر هەیە پێویست ناکا بڕوە کۆمەڵە وێنە و تەسویر هەیە نەڕوە چونکە ئەمە تەسیری خراپی باری دەرونی دەبێت لەسەر دەرونی ئینسانەکە لە زمانیشدا پسپۆر هەبێت شارەزا هەبێت بۆی هەموو شتەکان نەڕوە بە سەقەتی دووهەم ناوەندێ دروست کرێت وەکو ناوەندی وشەی میدیایی کە لەوێن بەڕاستی دەستەواژەکان و وشەکان ڕێک بخرێتەوە لەم پاشاگردانیە ڕزگاری بێ هەرکەس بۆ خۆی لە جێ خۆی و وشەدا تاشێ دوجاریشە زمانی کوردی زەرەکە چونکە کۆمەڵە وشە دێت ئەبێتە باو دەبێتە هەڵەی باویش تۆ تازە چی دەکرێت دەبێتە ئەمری واقع لە کۆمەڵدا سێهەم ناوەندەکانی پەیوەندیدار وەکو ئەکادمیای کوردی نازانم ئەگەر مابێ یا هەیە گەر ئیشەکە خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری تەنانە شارەوانیش چونکە لە هەندێک تابلۆدا لە هەندێک تابلۆ و ڕێکلام کە ڕۆژانەی بینی ئیشی شارەوانیە وشەی سەقەت وشەی بیانی چونکە ئێمە ئەوشمان لەبیر نەچێ ئەگەر هەوڵ نەدەین بۆ زمانی کوردی لە ناوەچێت ئەوە تا من ئامارم لەبەر دەستدا تا ساڵی 2017 228 زمان لە دنیادا لە ناو چوت دەستەکانە خۆش بێ کاکجواد زۆر زۆر سپاسمان کردی بابەتەکە قسە زۆر هەڵەگرێ بەس کاتی بەرنامەکە هەرەوە نەبوو زۆر سپاس بۆ بەڕێز جەواد حەیدەری کە بەڕێزیان وەرگەر و ڕۆژنامەنووسن لە بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەبووی زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزن